زۆر سپاس کاک دکتۆرگیان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم کاک دکتۆر من کێشەی زۆرم لەگەڵ هاوسەرەکەم هەیە زۆربەی کێشەکانیش لەسەر پەروەردەکردنی مناڵەکانە بڕوات هەبێت چەندین جار کتێبم بۆ کڕیوە سەبارەت بە پەروەردەکردنی مناڵەکان چەند جار لەگەڵ خۆمادام نیشانەوە بۆ ئەوەی سێری ئەو بەرنامانە بکە کە باس لە پەروەردەکردنی مناڵەکانە بکە بەڵام هیچ سوودێکیان نەبووە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم ژنەی من تەعاملی لەگەڵ مناڵەکانە خراپترە بێ تند و تیژە بێ ئەیان ترسێنێ لێیان ئەیە یعنی هیچ سوودێکی نەوە هیچ شتێک لەگەڵ ئەم ژنەیە سوودی نییە بۆی لەگەڵ ئەو مناڵانەیە یەک تۆز نەرم بێت ینی تۆستەکەی کتێبی بۆ کڕی تو سەد چاوەڵی سەیری و بەرنمەیەکە ینی گەشتی تەو قەنەعاتەکە نازانێت پەروەردەی مناڵکە کاک دکتۆر یعنی هیچیان سوودی نەبووە منیش وەکو بەڕێزێڵەی ڕێگەشتمەتەوە قەنەعاتی کە ناتوانێت پەروەردەی مناڵەکانم بکە لەبەرەوەی ئەگەر هیچ شتێک سوودی نەبێت نە بە قسەکردن نە بە کتێب نە بە سیرکردنی بەرنامە نەکە خەڵک قسەی بۆ بکە هیچ شتێک سوودی نیە لەگەڵیە بەسەکنێن خان ئینسان ینی گەشتە و تەمەنی جەنابەت و مناڵی بوو ئەکید تۆ ئەگەر بتەوێ شۆفێری بکەی سیارە بکەڕی نابێ سایقی بزانی خۆ فێری سایقی کەی بەنیە بەسە بۆچی مەسەلەن هەتا ئێستا نەوتوانیوە شێوازێکی دروست بدۆزیتەوە مناڵەکانتی پێپەرەوە دەکەی تا هاوسەرەکە و ئاوە بێزار بێت و بڵێ نازانێ مناڵ پەروەردە بکەم ئەو کتێبانەوە خوێنەوە سوودی هەبوو بەڵێن زۆر سپاس بۆم دەرفەتم کاکتۆرگیا من هەر چۆنێکە مناڵانی ئەم پەروەردە بکەم ئەم هەر ناڕازیە بۆی ئەوە یە دوکتانەوە ئەم خۆشی نازان یعنی چیە بۆ مناڵێ مەهێڵە مناڵەکان ڕفتاری خراپ بکەن کاتێک مناڵەکان شەڕەکەم و شەڕەکەن من لیان تووڕابم ئەو یەکسەرڵێت بۆ لیان تووڕابی پەروەردەی مناڵ چۆن ئاوە ئەبێ چۆن ئاوە ئەکرێتەوە کەسێتی مناڵەکان تێک ئەدەی وە کاتێکیش بێدەنگە بە مقسەن هەکەم ئەڵێەوە نایم بینی بۆچی واکەن بۆ لیان تووڕە نابی هیتر من نازانم ینی چی بکەم لەم حاڵەتە باشەکەکیدا دەڵێ لیان تووڕەبم و نەسیحەتیانەکەم پێ و ناخۆشە قسە ناکەم هەر پێ و ناوەی چی بکات بەهۆڵکە کاک دکتۆر ئەسان کێشەکە چی کێشەکە ئەوەیە کە ئەم ژنە حەلی وەسەتی نییە یان لیان ئەیە تو ئەیان ترسێن هند و تیژیان بەرامبەرەکات یان ئیهمالیانەکات و کەم تەرخەمە لەگەڵ یانەوە قسەیان لەگەڵانەکە یعنی خۆشە لە من باشترە زانی کە ئەو دوو مامەڵەیە هەردووکیان هەڵن چەند جار پێم وتەوە بەڵام هیچ سوودێکی نەبوو ینی جار بەجار کێشەکەمان گەورەتر بووە چه مناڵەکانە ترسێنێ بە شەو لەبان بە دکتۆر بە پۆلیس ئەو هەژدی هەیە ئەو خوا نازانم چی یعنی یەک دنیا شتی پرۆپوچ ئەهێنێتەوە ئەم مناڵانی پێ ترسێنێ ئەو مناڵانە ینی هەر ژیانیان نەماوە بەڕاستی